تا جوڵەی خەڵقەکە لە فیلمی Dawn of the Planet of the Apes بۆ مەیمونی ڕاستەقینە بگۆڕێت، ئەوە تەکنۆلۆژیایەکی تایبەت بەکاردێت بە ناوی وێناگرتنی جوڵە کە جوڵەی کەسەکە تۆمار دەکات تا ئەو هەڵسوکەوتەی لە هەج گیان لەبەرێکی تر بە شێوەیەکی ڕاستەقینە دەربکەوێتەوە. ئێمە ئامێری هەستکردن بە جموجۆڵ بەکاردەهێنین. بە شێوەیەکی سەرەکی ئامێرێک دروست دەکەین هەست بە هەموو جوڵەیەک بکات تا یارمەتیمان بدات لە ڕێی تەلەفۆنەکەمانەوە ئەو جوڵەیە ڕاست بکەینەوە. هەنووکە هەچ کەسێک دەتوانێت لە ڕێی تەلەفۆنی زیرەکەوە و چەند سەنسەرێکەوە جوڵەکانی تۆمار بکات. ئەو کەسە یۆگا دەکات بە ڤیدیۆ لە ڕێی تەلەفۆنەکەوەی ئامۆژگاری وەردەگرێت. تەکنۆلۆژیاکە کۆمپانیای ناچدای هێناوە بۆ تۆمارکردنی جوڵە لەسەر تەلەفۆنی زیرەک. لە یەکێک لە ئاپەکاندا بە ناوی یۆگا ناچ شارەزایەکی ناڕاستەقینەی یۆگا لە ڕێی ئاپی تەلەفۆنەکەوە کە بە سەنسەر بەسراوە بە گیانتەوە ئامۆژگاریت دەداتێ تا بەرەو ئاستی جیاوازی یۆگا پێش بکەویت. ئەمێرەکانی هەستکردن شێوەی جموجۆڵ تۆمار دەکات لەو کاتەدا و زانیاریەکان ڕەوانی تەلەفۆنەکەت دەکات هەتا بتوانیت جوڵەی لەشت بە شێوەی یۆگا ڕاست بکەیتەوە. سەنسەرەکان جموجۆڵی گیانت دەخێنێتەوە. ئەو ئاپە لە هەمان ساتەوەخدا زانیاری دەداتێ و یارمەتی دەدات جوڵەی لەشت ڕاست بکەیتەوە لەو دەمەی جوڵەیەکی هەڵە دەکەیت. هاوکارەکانمان ئەو ئەرکە لە ئەستۆ دەگرن تا جوڵە و زانیاریەکان بە ڕێگەیەکی تایبەت شی بکاتەوە و ڕاستی بکاتەوە بە شێوەیەکی گونجاو. وەرزشوانان و کەسانی ئەوانەی چارەسەری سروشتیان بۆ دەکرێت هەروەها ئاپی ناچ بەکاردەهێنن تا جوڵەی لەشیان و هەڵسوکەوتیان بۆ خۆپاراستن لە برینداربوون ڕاست بکەنەوە. ئەلبەتە مەبەستەکەش ڕاستکردنەوەی جوڵەی لەشە بەهۆی تۆمارکردنی جوڵەکە لە ڕێی تەلەفۆنەوە.